بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان دەخوازین کە هەموو لایەکتان تەندروست باش بن ئینشاءڵڵا. ئازان خۆشەویستانمان ئەمڕۆ بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ ستافە جوانەکەی کەناڵی پەیام هاتوونەتە شاری ڕانیە 33 ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد کە لە شاری ڕانی و دەستی پێکرد تیایدا جەماوەری بە شەرەفی ئەم ناوچێ و بە پاڵپشتی بەرەی کوردستانی توانیان ڕاپەڕینێکی گەورە و مەزن لەم دەواازەیە و دەست پێ بکەن کە دواتر و ڕۆژەکانی دیکە سەررجەم شار و شارۆچکە و قەزاکانی دیکەی هەرێمی کوردستانی گرتەوە. ئەمڕۆ بەرنامی پەیامی ڕۆژمان تەرخان کردو بۆ ئەم یادە مەزنە و باز لە مێژووی ئەم یادە دەکەین وە ڕۆڵ و کاریگەری ڕاپەڕین و ئامادەکاریەکان بۆ ڕاپەڕینی گەورەی گەلی کورد کە لەو 33 ساڵ بەر لە ئێستا و ڕۆژێکی و کۆمەڵۆدا ئەنجامدرا. ساڵتە بەکاک دانیار باشی. ساڵتان لەبێت خۆشەویستان و ئازیزانی پرۆگرامی پەیامی ڕۆژ زۆر خۆشحاڵین کە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵتانین. خۆشەویستان وەکو کاک دانیار ئاماژەی پێکرد ئەمڕۆ لە شاری ڕانیەوە لەگەڵتانین باز لە ڕاپەڕینە مەزنەکەی کوردەکەین کە لە 1991 ڕاپەڕینەکە لە شاری ڕانیەوە چەخماقی خۆی خست و دەستی پێکرد هەتاوەکو کەرکووکی ئازاد کرد. خۆشەویستان ئەمڕۆکە باز لەوە دەکەین کە چۆن ئەم ڕاپەڕینە سەری هەڵدا و هەروەها چیرۆکەکانی ئەم ڕاپەڕینە لە زاری چەند کەسێکی ناو ڕاپەڕینەکەەوە و هەروەها شاید حاڵەکانی ڕاپەڕینەکەەوە گوێبیستی دەبین بزانین چیرۆکەکان چۆن بوون، چۆن لە بڵندگۆی مزگەوتەکانەوە خەڵک ئاگادار دەکرایەوە، چۆن لە هەموو توێژەکانەوە تەنانەت منداڵانیش هاتنە سەرجادە و ڕاپەڕینیان بەرپا کرد. بۆ ئەمە بەستێش لە تەوەری یەکەمدا میوانداری زۆر بەڕێزان یاسین عەبدوڵڵا بەشداربووی ڕاپەڕینمان کردووە، هەروەها ئاودێر ئەحمەد چالاکوان و نوێنەری توێژی گەنجان و هەروەها شاکار مەخدید کوڕە شەهید کە لێرە لەگەڵمان زۆر بەخێر ئەوسیاسین لە جنابەوە دەست پێ بکەین ڕاپەڕین چۆن ئەنجامدراوە بۆ ئەنجامدراوە لە هەمووشی گرنگتر بۆ لە شاری ڕانیەوە دەستی پێکرد. سەرەتا بەناوی خۆی گەورە 33 ساڵ بەر لە ئەمڕۆ من وەک با بڵێین ناتوانم بڵێم وەک بەشدار بووم بەڵام لەبەرەوەی ئەو کاتە تەمەنم 14 بۆ 15 ساڵان بوو نەو جوانێک بووم بەڵام ڕاپەڕین کە دەستی پێکرد ژن و منداڵ و پیر و گەنج و لاو هەمووی بۆ پەڕی جۆش و خرۆشەوە بەشداری ڕاپەڕین بوو چونکە لە ماوەی لە دوای ئەنفالەکان و چیمیابارانی هەڵەبجە و دۆڵی باریسان و ئەوانە ینی ئەو قۆناغەکانی ئەنفال هێزی پێشمەرگە 3 ساڵ بوو لە کوردستان و لە چالاشی دابڕابوو بۆیە کە گوتیان پێشمەرگە دابەزیوتە ناو شاری ڕانیە ئێمە منداڵان بۆ پەڕی جۆش خرۆشەوە من ماڵمان لەسەر و چاوە بوو لەسەر و چاوە بە پێککەوتینە ڕێ بۆ ئەوەی بین بەشداری ڕاپەڕین بکەین و پێشمەرگە ببینین. یەکەم جار لە سێریانی ماکۆک بۆ حەجاوە سەر و چاوە کە سێریانێکە سەیتەرەیەک دانرا بوو کۆمەڵێک چەکداری لێبوون بەجلی کوردیەوە وەمانزانی جاشن چکە جاشەکانی شکاتی خۆی هەر ئاواجلی کوردیان لەبەر بوو بەداخەوە کە نێزیک بووینەوە پرسیارمان لێکردن گوتمان ئێوە چێن گوتیان ئێمە پێشمەرگەین بێ ئەوەی پرسیار بکەین چلایەن یەکەم چکە ئێمە ئەوەمان نەبووە ئەو کاتەوە ینی باوەشمان پێداکردن و ماچمان کردن و ئیتر چوین بەشداری ڕاپەڕینمان کرد. ڕاپەڕین بۆ ئەوە بوو کە ڕاستی ئازادی بەدەستبێنین لە دەستی ڕژێمێکی فاشستی کە دیکتاتۆر کە چنەما بۆ میلەتەنەکە هەر لە خوێن ڕشتن و بەتاڵانبرنی خاچی نیشتیمان و بە عەرەبکردنی ناوچە دابڕاوەکان و چیمیاباران و ئەنفال و ئەوانە بۆ ڕزگار بوون لەو دەستی ئەم ڕژێمە خەڵکی کوردستان بۆ پڕی تامەزرویەوە بەشداری کرد بەڵام بەداخەوە دوای 33 ساڵ لە ڕاپەڕین خەڵک ئێستا بۆ نان و موچە دیتە سەرجادە کە ئەمە جێگەی ئەسەفە ینی ئەو پەڕی شکستی بەرهەمی ڕاپەڕینە کە دەبینین لە ماوەی پێزمانجی ڕابردوو مامۆستایان لەسەر شەقام بوون بۆ موچە و هاواریان بۆ بەغدا دەبرد بۆ ئەو ینی ڕژێمەی کە بۆ ئەو وڵاتی کە پێشتر ئێمەی دەسەوساندەوە ئێستاش خەڵک بەو ینی تامەزروی ئەوەیە کە موچەی لە بەغداوە بۆ بێ بەڵام ئەو دەسەڵاتە نەیداتێ بۆ چونکە نەیانزانی حکومڕانی 33 ساڵ بەر لە ئێستا 33 ساڵ ینی نزیک نیوە قەرنێکە نیوە سەدەیەکە کە تۆ نەتوانی
سیستمێکی حکومڕانی جوان بۆ میلەتەکەت بەرهەم بێنی بەڕاستی ئەمە شکستی حکومڕانی دەسەڵاتدارانی هەرێم. زۆر باشە کاک یاسین، ئەو کاتێک کە تۆ منداڵ بوویت و تەمەنت 15 ساڵەوە ناوە بووە، چۆن زانیتان کە ڕاپەڕین دەستی پێکردووە؟ ئایا بۆی کە پێشمەرگەکان هاتنە ناو ڕانیەوە یاخود لە بڵنگۆی مزگەوتەکانیان چۆن بانگوازیان بۆ کرد؟ ڕاپەڕین ڕاستی پێشتر ئامادەکاری بۆ کرابوو، هەندێک مقۆ و دەنگ هەبوون لەناو ماڵەکان و مەجلیسی ماڵەکان بەنهێنی، ئێمەش هەستمان بە هەندێک شت کرد بوو. ڕۆژی ڕاپەڕینیش هاتوچۆ کەم بوو بووە، سیارە چۆی نەدەکرد، گوتمان ئەوە چییە بۆ سیارە نیان و گوتیان وەڵا پێشمەرگە دابەزیوە. ئەوە بوو لە مزگەوتی گەورەش لێرە لە ناوڕانیە لە مزگەوتی گەورە لە بڵنگۆی مزگەوتی گەورە بانگەواز کرابوو و ئەمە دوور بووین، ئەمە لەسەر چاوە بووین، گوێمە لە بانگەواز وشت نەبوو، بەڵام کە لێرە بۆ ناو شاری ڕانیە بانگەواز کرابوو. ڕێخستنی حیزبەکانیش بەری کوردستانی دروست بوو ئیتر ئەمن ناسمن ناو تەفاسیلی بابەتی ڕێخستکە بەشداری ڕێخستنەکان نەبوومە، منداڵ بوو، بەڵام ئەوە وەکو بیستمانە و خوێندومانەتەوە ڕێخستنەکان و بەری کوردستانی بەس یەک نقطەی زعف لە بەری کوردستانیدا هەبوو، ئەویش ئەوە بوو ینی تەنزیمێکی تەواو تۆکمە نەبوو. لە کاتێکدا بانگەوازی ڕاپەڕین دەکرا 1960 حوتی مانگ زەماوەند بکەن، کەچی 5 مانگ لێرە ڕاپەڕین کرا و 13 مانگ 14 مانگ لە دووهۆک ڕاپەڕین کرا. ئەم ناو تەنزیمیە ینی دەگەڕێتەوە بۆ لاوازی بەری کوردستانی کە ینی دەگەڕێتەوە بۆ با بڵێین پابەند نەبوونی خەڵکی کوردستان بە بنەما یاساییەکان و بنەما ڕێخستنەکان کە بەڕاستی ئەمە جێگەی ئەسەر بوو. ماوەسا دەبێمە لای بەڕێستان ڕۆڵی توێژی گەنجان لە ڕاپەڕیندا چۆنی بووی کە بەڕێستان زانیاریتان هەبێت؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان، سەرەتا بە خێراتتانەکەم، سوپاس بۆ ئەو بەرنامە و ئامادەکاریتان لە ڕاپەڕین و گرنگیتان پێدا. وەڵای ئەڵێن بەداخەوە ئەوەی کە ڕاپەڕینی کرد توێژی گەنجان کردیان پێش ئەوەی کە هەرچەنەوانی کە لە شاخی و بەشێکان گەنج بوون، بەڵام پێش ئەوەی ئەوان دابەزنە ناو شارەوە گەنجان بوون لە ناو شارە ڕاپەڕینیان دەست پێ کرد. بەڵام بە ئەوەی کە ئێستاش دەبینین ئەو گەنجانی کە ڕاپەڕینیان دەست پێ کرد ئێستا لە خەفەتی ئەو حکومەتی خۆیان پیر بوونە، بۆیان بەشێکیان هەڵاتون و چوونە دەدەرەوەی وڵاتەوە. بۆیە توێژی گەنجان، ڕۆڵی گەنجان لە ڕاپەڕیندا بەرچاوە، هەتا دەبینین لە بڵنگۆی مزگەوتی گەوری ڕانیەوە کە گەنجێک یەکەم ئەڵڵاهو ئەکبەری دەست پێ کردووە بە تەکبیری ئەو گەنجەوە کە شەهید کۆساری بووە، شۆڕشی گەرم کردیان بڵێن ڕاپەڕینی گەرم کردووە. بەڵام بەداخەوە ئێستاکانە دەبینین ڕانیە و دەڤەری ڕاپەڕین لەو گەنجانە گەنجەکانە لە هەموو شتێک بێبەشن، ئەو گەنجانەش پەشیمانە لەوەی کە ئەو ڕاپەڕینیان کردووە، چونکە دەڤەری ڕاپەڕین ئەگە کوردستان هیچی بۆ نەکرێ بەعام دەڤەری ڕاپەڕین بە تەواوەتی پژوێخراوە بە تەواوەتی بەشی گەنجانی، یعنی گەنجان نازان لە ڕاپەڕین چی بکەن، بۆیە ناچار مل بە دەریای ئیجۆ دەنێن وڵات جێدێنن. لە دەڤەری ڕاپەڕیندا گەنجان بێبەشن لە هەموو سەرێتاکانی ژیان، بۆیە ڕۆڵی گەنجان لە ڕاپەڕیندا زۆر بەرچاو بوو، زۆر دیار بوو، بەڵام بەداخەوە بەرهەمەکەی گەنجەکان نیان بین و نیان خوارد و گەنجانیش پێم وایە ئێستا پەشیمانە، هەرچە و گەنجانە ئێستا تەمەنێکیان تێپەڕانوە، بەس ئێستا پەشیمانە لەو هەڵبەت شاری ڕانیە و خەڵکەکەیان سمبلێکی گەورە بوو، شتێکی مێژووی و بەرپاکرە. بەڕاستی جەماوەر نەبووایە بەرەی کوردستانی بە تەنها گەنجانی ناو شار نەبووایە بەرەی کوردستانی بە تەنها نەیەتوانی مەسەلەن ئەم ڕاپەڕینە مەزنە بکرێنی زۆر گرنگ وایە هەر لە 92 و تاوەکو ئێستا زۆر بەباشی خزمەتی ئەم شارە بکرێن. بە تاکید یعنی دەوایە لە 91ەوە ئەم شارە وا لێ بکرا سمبولی ڕاپەڕین وایە بەڕاستی، یعنی کە ڕاپەڕین دەڤەری ڕاپەڕین و شاری ڕانێ بە تایبەتی کە ڕاپەڕینی کردووە، دوای ئێستا سمبولی ڕاپەڕین ئەنە ئەو شارە ئەوەندە جوان بە خەڵک بۆ گەشت و گوزار بەهاتایە و دەبایە وایان بکردایە لە ناخی گەنجەکانی داهاتووماندا بیان گوتە هەمیشە ئێمە ئامادەین بۆ ڕاپەڕین، چونکە بەرهەمی ڕاپەڕینی یەکەمان بینیوە، بەڵام بەداخەوە ئێستا بەرهەمی ڕاپەڕینی یەکەم نابیندرێ. ئێوە خۆتان لە سلێمانی هاتوونە جادەی ڕاپەڕینتان بینیوە، مەرگەسات و لە جادەی کەلار خراپترە، یعنی ئێستا جادەی ڕاپەڕین تا ئێستا یەکساییدە، یعنی حکوومەتێک بە 23 ساڵ نەیتوانی یەخۆ بەس خوێنی شەهیدانی بکردایەتە ئەو جادە و چۆڵ موزینانی پڕ دەکردەوە، ئەوەندە شەهیدماندا، ئەوەندە خوێنمان ڕشتووە. بەڵام بەداخەوە ئەو 33 ساڵە ئێمە خەفەتمان خوارد. من خۆم ئەو کاتە 9 ساڵان بوو لە ڕاپەڕین، بەڵام
بەڵام بەداخەوە ئەوە ئێستا پیر بووین بەدەست چیەوە پیر بووین بەدەست ئەو هەموو نەهامەتی حکومەتی بەرهەمی ڕاپەڕی کە تووشی کردوینە یعنی ئێستا وای لێ کردوینە ئێمە خۆمان داوا دەکەین دوژمن ئەوەی کە ڕاپەڕیمان لە دشت کرد و ئێستا بێتەوە چونکە ئەم 33 ساڵە هەمووی خەفەت بوو هەمووی نەهامەتی بوو گەنجانمان هەر بە گەنجێکی بە سەرەتایی پیر دەبن و ئەوەی لە شاخیش بوون با بڵێم ئەو کەسانی کە لە شاخ بوون لە چاوانی کە ئێستا لە دەستی حکومەتی هەرێم ڕایان کرد چاو گەنجانەوە ڕوبعێکی ئەوانە بوون یعنی ئێستا ئەوانەی کە لە دەستی حکومەتی هەرێم ڕایان کردووە سوار بەقەت ئەوەیە کە لە دەستی حکومەتی بەعز ڕایان کرد بۆ شاخ بۆیە ژمارەی گەنجانی ئێستا یعنی دەفەری ڕاپەڕین ئەگەر بڵێم گەنجێکی تیانەماوەڕم بێ مبالغەیەکی زۆر نەبێ یعنی کەمترین گەنج ئەبینی ئەوەی هێزی تیابێ ئەوەی توانای تیا ئەوەی دەستی گەشتوێ بنجە شتێک دەرچووە و وڵاتی جێشتوە کە بە فعلەن حەقی خۆیانە لە دەستی دەوڵەتی کوردی و لە دەستی حکومەتی کوردی هەڵاتونە وەکو چۆن ئەوان لە دەستی بەعزەڵات و ئەمانە سەر لە دەستی حکومەت هەڵاتونە زۆر باشە با بچینە لای کاک شاکار ئەوەی کە تۆ بیرت بێت لەو کاتەدا تەمەنت چەند بووە و ڕووداوەکان چۆن ڕوویاندا بنای خۆی بەخشندە میێرەبان سەرەتا بەخێراتی جەنابتان دەکەین و خۆشحاڵ لەگەڵ ماوەسە یاسین ماوەسا هەودێر دانیشتین و بەخێراتین جەنابتان وەستا خەبەر زۆر دەکەین کە هاتوون بۆ ڕانێ بۆ دەڤەری ڕاپەڕین ڕاستی من لەو کاتە لە کاتی ڕاپەڕیندا تەمەنێکی کەم هەبوو منداڵ بووم بەڵام ئێمە بە حکمی ئەوەی کەوە لە ناوی شەکەدا بووین و بام و کەسوکارم پێشمەرگە بوون و لە ناو شوکاری سیاسیدا بوون ئەو کاتە ئاوارە بووین لە دیوی ئێران بووین لەو کاتەدا ڕاستی خەڵک ئیندیمایەکی زۆر بەهێزی هەبوو بۆ بەرگریکردن لە وڵات و بۆ سەر بەخۆ بوون و بۆ گیرسانی مەشغەڵی ڕاپەڕین لە هەر دەقەیەکدا بێ خەڵک ئامادە بوو ینی خەڵک گیانفیدا بوو و زۆر بە ئەوپەڕی ڕادەیەک تا ئەوپەڕی ڕادە ئامادە بوون بۆ بەرپاکردنی ڕاپەڕین بۆ ئەوەی کەوا سەربەخۆی بدەست بێن و شتێک دروست بێ بەناوی حکمی سەربەخۆیی کوردی یان حکمی سەربەخۆیی خۆماڵی من لەو کاتدا بڵین کە بام سەرپەرشتیاری ڕاپەڕین لەوانە بکە سەرپەرشتیاری ڕاپەڕین بوو ئاشکرایە کە بەرپرسی مەکتەبی عسکەری دوستنەوەی ئیسلامی بوو لەو کاتدا کە تەبعاً لەو کاتدا لە سەردەمی ڕاپەڕین وەکو بڵین دوو لایەن هەبوو کەوا سەرپەرشتی ڕاپەڕین دەکەن لایەکیان بەرەی کوردستانی بوو کە بەشێکی زۆر لە لایەنە کوردستانیەکانی تێدا بوو و ئەو لایەنەکەی دیکەش دوستنەوەی ئیسلامی بوو کە لەو کاتدا دوستنەوەی ئیسلامی نوێنەرایەتی هەموو لایەنە ئیسلامیەکانی دەکرد یعنی هەموو تەوژمە ئیسلامیەکان لەو کاتەدا دوستنەوەی ئیسلامی نوێنەرایەتی دەکردن من ئێستاش لەبیر بە بابم لەو کاتدا کە چۆنیشی دەکرد ینی جیاواز نەبوو لە نێوان شەو و ڕۆژدا ینی شەو و ڕۆژی وەکو یەک بوزستان و هاوین لە هەموو کاتێکدا ینی کاتێک نەبوو بڵێن ئەو کاتی ئیسراحەت و پاڵدانەوەیە ینی هەموو کاتێک ئیشیان دەکرد بۆ هەموو کاتێک هەوڵیان دەدا و هەموو کاتێک کاریان دەکرد بۆ ناردنی خەڵک بۆ ناوخۆی کوردستان و بۆ ئامادەکاری بۆی کەوا ڕاپەڕین ئەنجام بدرێت حتمما بە هیوای ئەوەی کە ئازادی و خۆشگوزەرانی بۆ کوردستان و بۆ ئەم شارە ئەو هەموو مەینەتی و شەو ڕۆژی ناو وێسەرێ بەس ئەگەر ینی ئێستا بمایە دید و بۆچوونی لەوانی بە شازێکە کە بووە ڕۆحی شاد بێ ئینشاڵڵا وەڵام من بام نەماوە مامەکانیشم هەر نەماون زۆربیان شەهید بوونە لەو ڕێگایەدا ینی بەڵام بۆ خۆم ماوەم دەست دەبینم واقعەکە دەبینم دەزانم چۆن ینی ڕاستی زۆر بە واقعیەتە ماشا دەکەم نەک بڵین ڕەشبین بم بەڵام بەڕاستیم دەڵێم ینی لەوانەیە ئەگەر ڕاپەڕین نەکرابایە زۆر باشتر بایە لەوانەیە خەڵک هەبێ بڵین ڕق نەهێ بە لەو قسەیە بەڵام بەڕاستی کە ڕاپەڕین کرا خەڵک زۆربەی خەڵکی ئێمە بۆ خۆتان دەبین هەمومان واقعەکە دەبین خەڵک ئینتیمای لەدەست داوایە ینی خەڵک لە زۆر شت بێ هیوا بووە ینی تەنانەت وەکو مامۆستا یاسین و مامۆستا هەودێر ئەماژیان پێدا تەماشا دەکەی خەڵک ئەوات بۆ حکومە دەخوازێک ئێمە ڕاپەڕینمان دژی ئەنجامەدەوە کەواتە ینی ساکە بێت و جارێکی دیکە ئەنی تۆماشا دەکەی خەڵک چاوەڕێی ئەوە دەکات کەوا حکمی بەغدا بێتەوە ئێرە ئەو حکومەت ئێمە هەزاران قوربانیمان لە پێناوی داوەکەوە حکومێکی سەر بەخۆمان بدروست بێ بەڵام خەڵکی ئێستا پەشیمانە دەڵێن بە ئەو بێتەوە من زۆر جار دڵم گرت تەماشا دەکەی کە ڕسمێکی سەدام حوسێن لە یەکێک لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا پۆست دەکرێت باوەڕ کە بڕۆ لەسەرەوە هەتا ئاخری هەمووی دڵ ڕەحمەت لە گۆڕت بێ ینی بەڕاستی ئەوە پەڵەیەکی زۆر ناشینە پەڵەیەکی ناشینە بە نەوسەوانی دەسەڵاتی کوردیەوە کە بەو زۆرە خەڵکیان ناسار کرد بۆ زۆرە خەڵک بێزار بێتکەوە یعنی ئەوەندە بێزار بێت لە خۆی خۆزگە بە کفندزەکە بخوازێت مامۆستا یاسین دێم و لای بەڕێستان گەمایکەکە مامۆستا بۆ خۆیان هەر
بۆ ڕێگە هاتین وەکو ماوەساودەری ژاماژەی پێکرد هەر ئەو خوا ڕەحمی پێکردین یەکسایت شەقامێکی زۆر وێران بەداخەوە یعنی شارێک ئەو هەموو قوربانی داوە یعنی گەورەترین شۆڕشی کردو شۆڕشە ئەمە تۆ بیت ماوەی چەندین ساڵ ڕژێمێک کیمابارانی کردو بەسەر خەڵکەکە ئەنفالی کردبێ یعنی بۆ هەموو هێزەیە و بێت جی ڕاپەڕی ئاسایی بێ بەلاتەوە گیانی خۆتی بۆ بەخت کە ئاسایی بەلاتەوە ماڵ و مناڵە تای بچێ خانۆکە تای بچێ بەس بۆی کە خۆشگوزەرانی و وڵاتەکە ئازاد بێ بەڵام ئەوی بەرهەمەکەی کە بینین هەر لە شەقامەکەی بیر کە دیتە نێو ئەم شارەوە سەرنجی بەڕێستان واللهی ئێمە بەداخەوەین بەرهەمی ڕاپەڕین ڕاستی هەر لە یەکەم ڕۆژی ڕاپەڕین بەرهەمی ڕاپەڕین لەبەر برا چونکە ئەمە منداڵ بووین سێرمان دەکرد خەڵک خەریکی تاڵانی حیزبەکان خەریکی تاڵانی بوون خەریکی دزی و دابشکاری بوون من شتێکی زۆر سیر چونکە من گەنج نەوجەوانێکی زیتەڵە و وریا بووم ئێستاش لە ذهنمدایە لە بیرم ناچێتەوە هەموو حیزبە سیاسیەکان ینی مۆرێکیان پێ بوو مۆرێک لەسەر ئەشاع هەڵکەندرا بوو پمپێکی بۆیاغ هەر حیزبە و ڕەنگێک بوو سوور و سەوز و ینی هەرێکە پمپێکی بۆیاغیان پێ بوو دام و دەستگایشی حیزبیان دیتپایە مۆرەکان پێوە دەناو پمپێکیان لێ دەدا ئەوە مرچەوە حیزبەیە کەواتە ئەوانە بۆ حکومڕانی نهاتبوونەوە ئەوانە بۆ دابشکاری هاتبوونەوە بۆ دزی و تاڵانی هاتبوونەوە یعنی کەواتە بەرهەمی ڕاپەڕین یەکەم ڕۆژ بە تاڵانی و دابشکاری دەست پێ کرد بەرهەمی ڕاپەڕین شەڕی ناوخۆی بەرهەمهێنا کە 36,000 خەڵک گەل ڕۆڵی ئەو وڵاتی تێدا کوژرا ئەمانە ئەگە ینی مەبەستیان حکومڕانی و حکومی کوردی و حکومی خەڵکی خۆیان بۆیە شەڕی ناوخۆیان نەدەکرد چۆن شەڕی ناوخۆ دەکرێت لە دوای ئەوەی کە تۆ چەند ساڵە دەربەدەر و ئاوارەی بەرهەمی ناوخۆ بێهیوایی هەزاران گەنجی ئەم وڵاتەیە کە ماوەسا ئاودێری هاوڕێم باسی کرد زۆرترین پشکی شێر بەر ئەم شارە و ئەم دەڤەرە دەکەوێت کە زۆرترین خەڵکی کۆچ کردو بۆ هەندێران بەرهەمی ڕاپەڕین خینکانی ڕۆڵەکانمان لە دەریای ئیزە و دەریای ڕەش و دەریای ناوەڕاست و ڕقبوونەوەیان لە دارستانەکانی بیلاڕوسیا و لیتوانیا و پۆڵەندایە ینی بەرهەمی ڕاپەڕین بەداخەوە دەیڵێم بێکاری لاوانە کە تا ئێستا ینی زۆرترین ڕێژە بێکاری لە شاری ڕانیە و دەڤەری ڕاپەڕینە دانەمەزرانی گەنجانی زانکۆ و پەیمانگاکانە کە ئەم دوێنێ لە پەروەردە بووم بۆ ئیشوکاری هەندێک لە خەڵکی وانە بێژان دەرچوانی زانکۆکان لێ بوون سکاڵیان هەبوو لەسەر ئەوەی کە تا ئێستا بەوانە بێژیش فۆرمیان لێ وەرناگیرێ بەرهەمی ڕاپەڕین قاچاغی و دزی و تاڵانی و بەرهەمی بۆ ینی بۆ ئەوەی بچێتە جیفانی وەچەی ئەو بەرپرسانە بەرهەمی ڕاپەڕین بە کورتی پوختی پێت بڵێم حەزیەکی تەسکی جوانی ڕازاوە بوو کرا بەبەر کچە مۆدێلەکاندا بەرهەمی ڕاپەڕین بە پوختی پێت بڵێم سفرەیەکی ڕازاوە بوو ینی ڕۆکرا لە بەردەم شازادەکانی وەچەی بەرپرسی بنەماڵەکان بەرهەمی ڕاپەڕین ئالیکێک بوو درا بە ئەسپەکانی شازادەکان بەڕاستی بەداخەوە بەرهەمی ڕاپەڕین ئەمن ئەوڕۆشین ئەوڕۆ لە ناوبازار بووم لە ساعت 8:30 شوێنی یەکەم فیشێکی و یەکەم چەخماخی ڕاپەڕینی تێدا تەقێنرا لە بەردەم مزگەوتی ناجیخان عامودێکی لێ عامودەکە ئیسەردەمی ڕژێمە ژەنگایی بۆ ئاڵای کوردستانی هەموو ساڵێ بۆ عامودە و هەڵدەواسن بەرهەمی ڕاپەڕین ڕەمزەکەی ئەو عامودەیە بەرهەمی ڕاپەڕین نەبوونی خەستەخانەیە کە هەتا ئێستا لەو شارەکە لە 2011 بەردی بناغی دانراوەتە لێرە ینی 290 قەرەوێڵەیە بە ئیساب بەڵام هەتا ئێستا تەواو نەکراوە هەتا ئێستا بەس هەیکەلە ینی خەڵک لێرەوە ئەگەر لەگە ڕێزم بۆ خوشکە ئەگەر ینی حاڵەتێکی تەواری مناڵبوون هەبێ دەبێ بیبەی بۆ سلێمانی و هەولێر بەو جادە جوانەی کە بەرهەمی ڕاپەڕین دروشمەکەی ڕێگای نێوان ڕانیە و دوکانە ڕێگای نێوان خەڵازە و ڕانیە ڕێگای نێوان دۆڵی شاورێ کە زۆرترین قوربانی ڕاپەڕینی داوە دۆڵی سەرکەبکان و دۆڵی شاورێ ڕانیە بۆ دۆڵی شاور دوێنێ هەندێک پنویان کردوون پنو وەڵاهی عیبیش بێ دەیڵێم دەڵێ مانگا ڕێخی لێ کردووە دەڵێ مانگا ڕێخی لێ کردووە تەرەسی لێ کردووە ئەو چاڵانیان پڕکردنەوە بۆ یادی ڕاپەڕینی بەرهەمی ڕاپەڕین هەتاکو ئێستا دوای 33 ساڵ حکومڕانی 3 ساعت کارۆبایە شەوڕۆ 3 ساعت کارۆبە دوای 33 ساڵ حکومڕانی ئەو بەرهەمی ڕاپەڕینە ئێمە ینی ڕاست و ڕەوان بیڵێین ئەوانە بۆ حکومڕانی نەهاتبوونەوە ئەوانە بۆ تاڵانی هاتبوونەوە لەبەر ئەوە نەیانتوانیوە هەتا ئێستا دەستورێکمان نیە دەستور هەر خەوسێکم بدێ بۆ ئەوەی مافی ئەو برادرانەش دەخۆم گلەیەک لە هەموو میلەتی کورد بکەم
گەلی کورد لە دێر زەمانەوە میلەتێکی یاسایی نییە دژی دەستور و یاسایە وەرە سیر کە حەموڕابی ساڵی 1992 پێش زاین یعنی نزیک 4000 ساڵ پێش ئەوڕۆ پاشای بابلیەکان بە خەتی بزماری نەک ئەو سەردەمە پێشکەوتنی کە ئێستا بە موبایلێک دەتوانی بە 3 سەعاتان ئەو دەستورە بنووسیەوە بە 3 دقان 3 دقه ئەو دەستورە بنووسیەوە دەستوریەکی نووسیوە تۆ لە تاشە بەردێک بە خەتی بزماری هەڵی کەندووە بەڵام ئەمە هەتا ئێستا 33 ساڵە دەستورمان نییە لە کاتێکدا کە ئێمەی مامۆستایان پەنا دەبین بۆ دەستوری عێراقی فیدرال خۆیان بەشدار بوون لە نووسینەوەکەی تەخوینمان دەکرد لەبەرەوەی دژی دەستورن ئەوانە دژی یاسا دێمەلات ماوەسەیاسی بە چینای مامۆستا ئاودێر گەنجانی ئەو کاتە لەوانەیە هێز و توانە و بوێریێکی زۆر زیاتریان هەبێت هۆکاری ئەم بوێری وەکوی داینەمۆی ڕاپەڕینی ئەو کاتە بوون هۆکاری ئەم بوێریان بۆ چێگەڕێنیتەوە دیارە گەنجانی ئەو کاتە لەگە گەنجانی ئێستا زۆر جیاواز بوو گەنجانی ئەو کاتە ئینتیمایان زۆر بەرز بوو بەڵام بەداخەوە ئێستا گەنجانی ئێستا ئینتیمایان بۆ وڵات نی ئەوەش چێ وای کردووە ئەوەش ئەو دەسەڵاتە وای کردووە چونکە دەزانێت ئەگە گەنج ئینتیمای بۆ وڵاتەکەی هەبێ شۆڕش دەکا دەجوڵێتەوە بەرخودان دەکا خۆپیشاندان دەکا کە جێگای دەستخۆشیە ئەم 5 مانگە خۆپیشاندانەکان وزە و ورەیەکی دایەوە بەر خەڵک کە بەڵێ خەڵکی زیندوو هەرماوە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستاکانە لەگەڵ ئەو کاتەیە جیاوە ئەو نەبوونی ئینتیمایە و خاڵێکی تر کە گەنجان ئێستا دەڵێن ئەگەر ئێمە بینەوە دووبارە ڕاپەڕینێکی ترکەینەوە کەسانێکی تر دێنەوە یعنی ئێمە لە پێش چاومان بەرپرسانی کورد و تاکی کوردی لە پێش چاوی گەنجان ناشیرن بوونە ئومێدیان بۆ نییە کەسێک هەبێ لە کووردا وەکو مامۆستا یاسین ئاماژەی پێدا کە کەسێکی ڕۆشنبیر و تاکێکی ڕۆشنبیر هەیە بێت و ئەو میلەتە ڕزگارکە یعنی قەناعەتی بۆ گەنجان دروست بووە کە کورد ڕۆشنبیری تیانێ و بە کەڵکی حکومداری نایە وەکو مامۆستا مەسعود محەممەد دەڵێ تاچی کورد تاکێک نییە بتوانێت تاکێکی دەوڵەتداری بێ بەڵکو تاکێکە هەمیشە بەزیوە هەمیشە لە خەمی خۆی و جیفانی خۆیەتی نەک لە خەمی هاوڵاتیان نەک لە خەمی نیشتیمانەکەی دابێ بۆیە فەرقی زۆرە یعنی ئەو گەنجانە ئەو کاتە شتێکی تری شەبوو ئەو گەنجانە ئەو کاتە بەڕێگای بڵێم تەنزیماتی داڕۆیشت و بنیان تەنزیمات ئیشی خۆی دەکرد بەڵام ئێستاکانە حیزبەکان ئەو شتیان نەماوە چونکە خەڵک باوەڕ پێ نەماوە یعنی ئێستا لە ڕوویان نابستە ناو خەڵکەوە بە گەنجان بڵن کاکە وەرە ببە سەر بە حیزبەکەی من و گەنج یاخی بووە ئەڵە حیزبەکەی تۆ 33 ساڵە من دەچەوسێنێتەوە 33 ساڵەکە سوکار من چی دەنگی پێ بدەم چۆن بدە بۆیە گەنجانی ئەم وڵاتی ئێمە بە تەواوەتی بێئومێد بوونە تەواوەتی ڕەشبین بوونە لە تاشی کوردی و لە دەسەڵاتی کوردی یعنی دەسەڵاتی کوردی کارێکی کردووە بە 100 ساڵی تریش ناتوانین ڕاپەڕینێکی تر دروستکەین وەک ئەو ڕاپەڕین هۆکارەکەش لەوانەیە ئەو بێت کە ئەو کاتە ڕاپەڕینیان کردووە ئێستا دەسەڵاتێکی خراپتر هەیە گەنجان ئەڵێن ئەگەر دووبارە ڕاپەڕین بکەینەوە لەمە خراپترێت بەتاکید ئەگەر ڕاپەڕین بکرێت و جوڵانەوەیەکی تر بکرێ گەنجان ئەوە ناشارنەوە باشکرا دەنووسن لە فەیسبوکانیان و لە سوشال میدیاوە دەنووسن و لە چاوپێکەوتەکانە قسە دەکەن ئەوە دەڵێن ئێمە بۆیە ناجوڵین بۆیە ئومێدمان نەما و مل بە دەریای ئیجۆ دەنین باشترێکە چونکە ئومێدێکمان نییە تاکێکمان نییە کە بڵێن ئەمە لەو باشترێکە ئەوەی مامۆستا مەسعود محەممەد شتێکی وای پرسیار لێ دەکەن ئەڵاگەر تۆ بکەینە سەرۆتی وڵات ئەڵێ نایکەم سێجا دەڵێن نایکەم ئەڵێن بۆ ئەڵێ ڕانابینم یعنی لە کووردا لە تاکی کووردا ڕانابین دڵم باشە ئەگەر بتکە هەر بە ئەگەر نمونێ چی دەکەی ئەڵێ داهاتی ئەو وڵاتە ئەکەمە 4 بەشەوە یەک بەشی دەدەم میلەت پێی بژێ 3 بەشەکەی تر خەڵکێک دێنم لە دەرەوەی وڵات کە بێن حکومڕانی ئەو میلەتەکەن بەڵام من لێرە دەڵم بەداخەوە مەسعود محەممەد ئێستا بمایە ئەو قسەیەش پەشیمان دەبوو چونکە ئەوانەی کە چوونە دەرەوەی وڵات ئەو ڕۆشنبیرانی بەناو ڕۆشنبیر ئەو کەسانی کە ئێستا نووسەرن لە دەرەوەی وڵات دێنەوە سەیرەکەی دووبارە هەمان خوونەریتی ئەوان ڕەچاو دەکەن بۆ ئێمە ڕەمی بەرپرسیشمان هەبێت لە دەرەوەی وڵات ژیاوە هەموو ژیانی لە دەرەوەی وڵات بۆ بەشداری ڕاپەڕی نەکرد ئێستا بەڵام سەیرەکەی ئەو لەو خراپتر بۆیە گەنجان ئومێدێکیان نییە و بە ڕەشبینیەوە دەڕوانە تاچ شاکە پێم وڵای بەڕێزت دوای ئەو هەموو خەبات و تێکۆشانی باوکی بەڕێزتان پێش ڕاپەڕینیش وە لە کاتی ڕاپەڕینیش کردیان ئێستا ئەم حکوومەتە بەو هەموو سەرمایە و بە حسابی خۆی حکوومەت و پارە و بودجە و خزمەتکردنی شەهیدان چی کردو بۆ کەسوکاری شەهیدان بۆ خزمەتکردنی میلەت بە دەرەجەیەک
شەهیدان کە لە هەموو وڵاتێکدا کە سوکاری شەهیدان لە یەکەم لە خزمەتکردندا. بەڵێ ئەم ئێستا شتێکم بەبیر هاتەوە لە دوای ڕاپەڕین ساڵانە کە یادی ڕاپەڕین دەکرا هەمومان خەڵکی ومەندخێنە بەدایبەتی کە ڕانیە و ناوسەی پشدەربیتون کە شوێنی چەخماخی ڕاپەڕین بۆ دەزانین لە ساڵانی سەرتادا یادی ڕاپەڕین چۆن بوو بە شێوەیەک زۆر بە گەرم و گوڕی دەکرایەوە باوەڕ کە خەڵک بە پێیان لە شوێنان داهاتن بۆ ڕانێ بۆیەوە بەشداری لە ئاهەنگی ڕاپەڕین ناکەین تەماشا دەکەین ئاهەنگی ڕاپەڕین ساڵ بە ساڵ کاڵ بووە ئێستا وای لە ئاتوە لە زیاتی ئاهەنگ بکرێ خەریکە بڵێن ئەو تەعزیە وایە خەڵک بیلە بە دەکاتەوە باشەوە چیان بەسەر خوانینەوە مناسبەتی بکە بڵێن چی بوو بنەماڵی شەهیدان کراوە ئێستا ئێمە خۆمان کە ینی نمونەیەکی کە قوربانی زۆرمان داوە ینی بام و دوومام شەهیدن و ئەوان بڵێن ئەوان دیکەشم بڵێن ئێستا بڵێن کە دایکم مێردی کوژراوە خوشکەکەش هێرمێردی کوژراوە بڵێن بۆ من ئامۆژم کە مێردی شەهید بوو بە هەمان شێوە براکەشی هەر شەهید بوو ینی قوربانێکی زۆرمان داوە بەڵام تەماشا دەکەین تەنانەت دەگە شتێکی زۆر بەسیط بە نمونە بهێنینەوە کە بۆ منە پێدانی هەندێک شایستەی دارایی و مەسەلەی ژیان و عەرز و شتانەیە بابم سەرپەرشتیاری ڕاپەڕین ئێمە هەتا ئێستا عەرزمان وەرنەگرتووە مامەکانم بە هەمان شێوە کە یەکی لە مامەکانم لە 21 سەی 91 لە کەرکووک بەجێما ساڵی پار بە واستە عەرزیان وەرگرتووە کە ناوێم چتە ناو عەرز وەرگرتن لەویش لە شوێنێکە کە لە بناری شێوەڕەشەکە کەس ناکە کەس پاری پێ نادا ینی ئەم جیاکارە بەشێکی بە حیزب و لایەنە سیاسیەکانە بوون مەگەر لە بەری ئەوانیان لەلایەنی ئەوانە بوونایە خزمەتەکرا بە شاز لە شازەکان بەڵێ بەدڵنیایەوە خۆ خەڵک نەکەر شەید بوو بێ خۆ ئێستا لە خەڵی عەرزی ڕانی هەمووی تەخشان پەخشان کراوە هەر نەک بۆ شەید بۆی کە هەر کە لە ژیان داماوە و خەریکی دزیکردنەوە و لە لای شەو عەرزی وەردەکرێت ینی بەدڵنیایەوە جیاوازی زۆر کراوە تەنانەت لە هەتا لە ناوهێنانی شەهیدەکانیشدا ئێستا شەهیدێک کە بڵین ئەو شەهیدانی کە لە ڕاپەڕیندا بەشدار بوون نەبوو تۆ فڵان کەس بە سەروەری دەزانی خاوەن سەروەری دەزانی بەڵام فڵان شەهیدە بە خاوەنی سەروەری نازانی بەس لەبەرەوەی کە لەژێر ئاڵەکەی تو دەنەبوو ڕاستە سیاسی بین وەلای بەڕێزی لەم شارەدا ینی ئەوەی کە ڕوونە ینی هەر دیارە هەر بە سیمای شارەکە شاهید خزمەتێک نەکراوە ئەم شارە ینی هۆکاری سەرەکی بۆ چییە دەرێتوە ینی بۆچی ئەم حکوومەتە بۆ چی ئەم لایەنە تۆیدارەکان تەنان لە کاتی یادەکەش ئێسەوەیان لێ تۆ یادەکەش کەم نایەن ینی لە یادەکەشان بەشدار بن ینی بۆ واکە لەم شارە بۆ ئەیانە ئەم شارە بۆ شازە بۆ دەدەبن کە لە کاتێکدا ئەو کورسی دەسەڵات و ئەو حکومڕانی و ئەو خۆشگوزرانی کە خودی خۆیان لە ماڵەکانیان یانە بەرهەمی ئەم ڕاپەڕینەیە بەدەستیانێنا کە جەماوەرەکەی بەشێکی زۆری خەڵکەکەی ئەنجامی داوە. وڵا ئەوەی ڕاستی بێ هۆکارەکە بێپلانیە یەک پلانیان نییە بۆ بەرەو پێشبردننی وڵات و هۆکارێکیکە هەوەیە کە ئەمانە لەگە ڕێزم ینی ئەو پەڕی بێسفەت و منەک حرام بوون بەرامبەر بە خەڵکی کوردستان و خەڵکی کۆڵنە دەر و قوربانی دەری ئەم شارە و سەرجەم شارەکانی دیکەی کوردستان چووکە ئەوە نەگەهاتنەوە پێڵاوێکی پاتەی لاستیقی کۆنیان دەبەردا بوو کە خەڵک چوونە پێشوازیان سیارەیان بۆ بردن و هێنانیانەوە بۆ لە کۆیە و هەولێر و ئەو شوێنانە وتاریان خوێندەوە دوای ئەوەی کە ئەم شارانە ئازاد کرابوون ینی دوای چەند ڕۆژێک لە ئازادکردنی شارەکان چوونە پێشوازیانەوە بەرپرسانیان هێنانەوە ینی وڵا ینی کە بەراوردیان بکەی لەگەڵ ئەوەی ئێستا ئەو ئەتەکێت و جلو و بەرگ و ئەوەی کە بەڵام عقلێتەکار عقلێتە بۆ گەنیوەکەی سەردەمی شاخە دەناو بەرگێکی جواندا ئەو ئەتەکێت و جلو بەرگی ئێستا و ئەوەی ئەو کاتیان بەراوردێکی زۆر ینی جوان و دیارە کە ئەمانە بێمنەک بوون بەرامبەر بە خەڵکی خۆیان چونکە ئەگەر مەبەستیان خزمەتکردنی خەڵک وایە بەو شێوەیە نەدەبوو ئەم وەڵامە ڕوونە لە بەرچاوی هەموو خەڵکی کوردستان کە ئەمانە تەنها بەرژەوەندی خۆیان و بنەماڵەکان و حیزبەکانی خۆیان دەوێت ئەوەی کە لە دەوروبەریشیانە بەشێک لەو کەسانی کە لە دەوروبەریان سوودمەند دەبێ وەکو مشەخۆرێک یان وەکو سپێ دەڵێن ئەو دابایی کە پاشماوەی شێر و پڵنگ دەخوا بەرحاڵ ینی ئەوەندانەش بەشێک لە تێدا سوودمەند بوون ئەگەرنا ئەمانە کۆمەڵێک خەڵکی بێمنەک بوون بەرامبەر بە خەڵکی کوردستان بە خەڵکی قوربانی دەر ئەگەر ئەو خەڵکە قوربانی دەرەی کوردستان ینی خزمەت کرا بە یان با بڵێین وەک پێویست ژیانی
بۆ فراهم کرا بە ئێستا بەو شێوێنە دەبوو خزمەتگوزاری ئەگە بڵین خزمەتگوزاری نییە خزمەتگوزاری بەشێک هەیە ئەنی بێویژدانیە بڵین نیە بەڵام لە ئاست گەشەی دانیشتواندا زۆر کەمە لە ئاست گەشەی دانیشتواندا بۆ نمونە ئێستا سەردەمی ڕژەمە و دووساییە نەبوو کراوە بەڵام ناچار بوون بیکەن لەبەرەوەی هەرچی گەندە و گەڵاشی ئۆتۆمبیل و سیارەی وڵاتانی غەڕق دەبێت لە ئاوێدا دەلافاوێدا دامی دەکا خێرات دەبێت خۆیان دەکردووە لە ڕێگەی کۆمپانیەکانی خۆیان هێنیان کوردستانیان پڕ لە سیاری خراپ کرد ناچارن جادەوبانە کەش بکەن ئەگەر نیکەن ینی ئەو پەڕی کارەساتەکە سیر دەکەی هەرێمی کوردستان بۆ تا زبڵگەی کۆکردنەوەی سیارەی وڵاتە بە قورئان تیدایەکەم سەودا کرد لەسەر ئەوەکەی نووسرا بوو مەکسیک ینی لە مەکسیک بەخۆی یابانیە بەڵام شەریکەکەی لە مەکسیک بەستراوە ئەوە تەسنیعی مەکسیک بوو لەوێ ڕاهێناویانە ئێرە کەچی غەرقیش بوو لافاودا ینی کارەساتە ئەتو ئەو هەموو لە پێناو خۆ دۆڵەمەندکردنی بەرپرسەکان و کۆمپانیای بەرپرسەکان ئەتو ئەو هەموو گەندە و گەڵاشی بینی کورە کارەساتە دوای 33 ساڵ لە حکومڕانی ئێستا گومرجی بینی پارتی و یەکێتی دانراوەتەوە کە قەتم لە بیرناسی لە ساڵی 2002 مازدایەکەم لە ئیبراهیم خەلیل کڕی هێنامەوە دوو گومرجیان لێستاندم پارتی حەوت وەرەقی لێستاندم گوتی دەچێ سلێمانی گوتی پێنە $50 خروجی کوربا $50 خروجی خۆ مناسمە وڵاتێکی دیکە هاتین لە یەشەتی 5 وەرەقی گومرگ لێستاندم ئەوە 12 وەرەقە و نیوم گومرجی یەک مازدادا لە ساڵی 2002 ئێستا بە هەمان ینی نەفەسی سەر شەڕی ناوەخۆ سەیتەرەکان گومرگ لە خەڵک وەردەگرن مانگایەک ناتوانانی لە ڕۆژانە کابراایکی دۆڵی خۆزباریسانی ویستی مانگایەک بریتە خەلیفان نەیتوانی وە داوای گومرجیان نێکردووە ئەمە بەرهەمی ڕاپەڕین ڕاستە کاک ئەودێر بابینەوە لای تۆ چۆن بتوانین گەنجان وەکو ئەو کاتێک ڕاپەڕین ورۆ و ئینتیمای ئەو کاتیان بۆ بگەڕێنینەوە ئایا هەر وەکو ئێستا بەردەوام ئەبێ ئەم وورەی گەنجانە یاخود دەکرێت وورەیان بەرز بکرێتەوە وەڵا بڵێم چی دیارە منیش وەکو مامۆستای بەڕێز کە کوڕەشەهیدم منیش کوڕەشەهیدم و هەموو ژیانم بە نەهامەتیە هاتووە و ئێستا بەداخۆیەوە وەکو نوێنەری گەنجان و چالاکوان هاتم بەداخۆ ئێستا بەشێک لە چالاکوانوان لە زیندانان لە بەهۆی ئەوەی کە ئازادی بیرروڕانی لە وڵاتەدا زیندانی دەکرێن بۆیە گەنجان ئەگە بمانێت گەنجان دروستکەینەوە و ئینتیمایان بۆ بێنەوە بۆ ڕاپەڕینێکی تر و شۆڕشێکی دژین دەسەڵاتی داگیرکەری بەعز نابێم جارە بەڵکو ڕم بێت دژی دەسەڵاتی کوردی بێ یعنی گەنجان ئێستا بەداخەوەن بەداخل لە حکوومەتی کوردی بۆیە ئینتیما دروست نابێ بە ئاسانی ئینتیما بەوە دروست دەوێت کە تۆ خزمەتی گەنجانکەی گەنجان ئەگە بمانەوێ ئینتیمایە بۆ گەنجان دروستکەینەوە ئەو گەنجانی سەردەمی ڕاپەڕین دەستکەون ئەوە دەبێ بین خزمەتێکی زۆر چاک بە توێژی گەنجان بکە بزانی گەنجان چیان دەوێت بەڵام بەداخەوە ئێستا گەنجەکانی ئێمە یەک ڕوودا ئەگەر کاتم هەبێ یەک ڕوودا دەژێڕبەوە من ڕۆژێک گەنجێک تەلەفۆنی بۆ کردم باسی ئەوەی کرد کە هەندەسەی تەواو کردووە والله لە وابزان دووەمی هەندەسەش بوو بێ ئیش بووە خزمێکی کە حارەسی مەقەڕێکی حیزبیە کێتی کاکە مادام تو هەر بێ ئیشی وەرە من حرەسیاتەکەی خۆم لەگەڵ ئەمە دوو بەشەوە وەرە تو حرەسیاتەکە بگرێت زی من ئەو موچەی کە وەری دەگرن 400,000ەکە لەگەڵ تو یاکەمە دوو بەشەوە 200,000 بێ 200 بۆ تۆ 200 بۆ من بەڵام من لە ماڵی دادەنیشم تو حرەسیاتەکە بگرێت ئەو گەنجە بە مەمنونی وەریگە من گوتم بەکەڵ کارەساتە شتیوان نابێ قوبوڵ کرێ گەنجێتر لە تەنی گوتم ماوەسا من یەکەمی زانکۆ بوومە گوتم وتی لە بەشی هەندەسە گوتم وتی وەڵام ماوەساگەر ئیشێکی وا دۆزیەوە خێرە دەگاتی بۆ منیش هیچ بەداخۆ یعنی گەنجانی ئێمە دەڵ تەنها لەگەڵ ڕێز بە دەڵێت تەنها ئەوەی کە منی بەم خاکەوە بەستۆتەوە پێڵاوەکەمە شتێک نییە منی بەم خاکە بەستن هەمە خۆمان ئێمە سزادراوین شەهید تا ئێستاکانە خزمەتی شەهیدەکەمان نەکراوە بەس دەبەر بیر و ڕای جیاوازیش لەبەرەوەی من بیر و ڕام لەگەڵ دەسەڵاتە ناگوجێ تا ئێستاکانە خانوویان دانابوو کە بدرێ بێ ئێمە وتیان شیاوتنی کەس چییە وتیان ئەو بنەماڵەیە کە شەیدانەیە وەڵا لەبەرەوەی بیر و ڕایان جیاوازە نەیاندرێتێ بۆیە گەنجانی ئێمە هەتا ئێستاش سزا دەدرێن ئێتو ئەگەر کەسێک سزا بدەی ئینتیما دروست نابێت زۆر بە کورتی کاکشاکەگەنی وەلای بەڕێزت ئەگە دوا پێیان یا شتێکی دیکەت نابێ کاتمان هیچ لە مامەزر حەزەکەم تۆژە دوا وڵی دوا پێم نازم دوا پێمە زۆر داوە دوا پێمانەوەیەکەوە دەسەڵاتی کوردی ڕاستڵێکی تۆزێک بیر بکاتەوە ینی گەیشت و حدێک بەڵێ ئەوان لە خۆش گوزەرانیدان بەڵێ ئەوان لە ژیانێکی خۆشدانە لەو پەڕی ڕەفاهێتدانە لەسەر حسابی گیرفانی ئەو خەڵکی کە ئێستا هەیە
بەڵام بەدڵنیایەوە چۆن دەسەڵاتدارانی پێشتر هەبە درێژایی مێژوو کە هەم دەسەڵاتی بڵین لەو ناوچی ئێمەدا بێ لە هەر جایکی شوێنێکی زەویداوە بێت ڕۆژێک لە ڕۆژان لەو پەڕی بەهێزیدا بە ئیلا شکستی هێناوە و کۆتایی پێ هاتووە نقطەی کۆتایی هەیە بەدڵنیایە و دەسەڵاتی ئێمەش یعنی هەر کەسێک لە ئێمە وەکو مرۆڤ بێت وەکو دەسەڵات بێ کۆتاییشی هەیە بە تکایە با کۆتاییەکی جوان بێت و ڕابسەڵەشێنەوە بیر لەو بکەنەوەکەوە ئەو خەڵکە لەو پەڕی بێزاریدایە بە جوابی ئەو بێزاری خەڵکی بدەنەوە ئێمە نگەر یەک نمونە بینینەوە هەرچەند کۆتاییەکەیەتی خۆپشاندانی مامۆستایانە و بوو ماوەی چەند مانگی کە بەردەوامە لە هەر وڵاتێکی دیکەدا کە یەک ڕۆژ خەڵک بێتە سەرزادە ئەگەر وەزیرەکە دەست لەکار نەکێشتەوە بەدڵنیایەوە پێداچوونێکی زدی بە داواکاری ئەو خەڵکەدا دەکرێت تەماشا دەکەین مامۆستان بوو ماوەی چەند مانگە لەسەر زادانە بەگەرما و سەرما و فەرزەکان وەسڵەکان فەسڵەکان هەموو تێپەڕین خەڵک لەسەر زادەی بە عنی زۆر زادەم بوو دەگەر هاتبە ئەوش لە وڵاتێکی دیکە هەبە تەلەڤیزیۆنەکانی خۆمان لەوانەیە شەوانە ڕاپۆرتیان لەسەر کرد بە بەزۆ ئەوەی کە لێرە تەماشا دەکەوە کە هەر لە وڵاتی ئێمەشدا نەبێت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێزانی یاسین عەبدوڵڵا ئاودێر ئەحمەد و هەروەها شاکار مەغدێت کە لەگەڵمان نابوون زۆر سپاستانەکەین زۆر بەخێراتن